سڵاوتان لێ بێ ئەم کاتتان باش من سامان بەشارەتیم ئەمڕۆ لە نێو بارەگای لقی چواری پارتی دیموکراتی کوردستان بەرنامەی حاوپرسیارتان پێشکەش دەکەم. لەگەم میوانەکەم ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەسەر کۆمەڵێک تەوەر پەیوەندی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها پێکێنانی حکومەتی نوێی هەرێمی کوردستان بەکوێ گەشتووە، هەروەها پەیوەندی نێوان بەغدا و هەولێر بۆچی جارجار ئاڵۆزی تێدەکەوێت، هەروەها کۆمەڵێ پرسی دیکە لەم بەرنمەیەدا گفتوگۆی لەگەڵ دەکەین لەگەڵ بەڕێز ئاری هەرسین بەرپرسی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان. کاگاری سڵاوتان لێبێ، تەندروستیان چۆنە؟ باشن شکۆر. کاگاری ئێستا لە پەیوەندیتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە؟ خۆی هەروەگە زانی ئەگەر سەری تاریخی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین، یانی لە هەڵکشان و داکشانە بووە، جاری وایە باش بۆ جاری وایە خراپ بووە، بەڵام لە ئێستاە پەیوەندی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە وەزعێکی زۆر باشە. چۆن ینی باشیەکە چۆن ینی تۆ هەر ئەو یەکتر بینین و گفتوگۆیە ئەچێتە چوارچەوەی باش بوون؟ ئەی چۆن ئەگەر تۆز ئەی باش نەبێت چۆن بێکەوە دانیشی لە ژوورێکە چایەکە خۆی تۆ بەیەکۆ یان فاڵزاکەی ئەبێ بینێ باش بێت بۆی متمانە و یەکتری هەبێ، ئەو متمانەیە هەیە بۆیە ئەتوانی بەیەکەوە دانیشی. ئەخر ئەمە کاریگەری ناکاتە سەر بۆ نمونە هەندێک ململانەی دیکە لە دەروی ئەم کۆبوونەوەیە، وەکو بۆ نمونە ینی ئێوە لە ماوەی ڕابردوودا باس لەوە کرا کە گردبوونەوەی مامۆسایان و خۆپشاندان و بۆ نمونە بایکۆتی خوێندنگاکان مەرامی سیاسی لە پشتە. تۆ خۆش دەزانی ئەمە لە زۆنی سەوزە زیاتر دەبینرا، لێرەش یەکێتی نیشتیمانی کوردستان باڵا دەستە. جاری وها بوو قسە لەسەرەوە کراکەمە کاریگەری ئەبێ لەسەر دانوستانەکان یەکێتی و پارتی، یان نەخێرەمە وەکو کارتێکی فشار بەرامبەر بە پارتی بەکاری. منمە بەسەکەمانەوە تەوا من نازانم یەکێتی نیازیەوەی هەبوو بێ، بەڵام ئەگەر ئەو نیازی هەبوو بەشتێکی خراپە، چکە پێویست بە کارتی فشار ناکە. ئینسان ئەتوانێت قسەکانی خۆی لە تەوری مێزی مزاکرە بکات، بەڵام ئەوەی یعنی من حاڵی بووم بینی ئەمە یەکێتی زۆر باشە، یەکێتی نیشتیمانی کوردستان هەز بۆ بەرپرسیارەتی ئەکات کە بە تایبەتی لە سەرشانی هەردوو لامانە، تەمان لە سەرشانی هەموو لایانی سیاسیە، بەڵام بە حکمیەوە ئێمە دوو جەمسەری سەرچین و دوو حیزبی گەورەین زیاتر لە سەرشانی ئێمە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەست بەوە ئەکا بۆیە جددیە لە مفاوزات و ئێمە لەم ڕێچکەی مفاوزاتەیە مەسافەیەکی زۆر باشمان بڕیوە. ئەمەیە ئەوەم سۆگەرە کات کە جەوێکی متمانە هەیە لە بینمانەکەەوە لە مشتێ مهمترە بۆ مفاوزات، بۆ بتوانین فاوزات. زۆر باشیانی جەنا باس لە باشی گفتوگۆکانەکەی باشی دەکوایە کاتێەوە نزیک دەبینەوە لە 6 مانگ هەڵبژاردن کراوە تاوکو ئێستا حکومەت و پەرلەمان کۆنەبوونەتەوە یا پێک نەهێنراوە. بۆ نمونە گفتوگۆ هەیە لەسەرەوەی لەسەر دابشکردنی پۆستەکان کە ڕێ ناکەون. چێواڵێ وەڵا خۆیانەڵە ئەزانی کاک سامان تەعاان خۆی ئەگەر قسەکەیانی وابێ ئەگەر ئەمە کێوە ئەڵێ ینی وان نەبێ بۆ حکومەت پێک نایە. خۆی ئەزانی چییە؟ جەنابە پیاوێکی سەحوفیەشی زۆر متابعی ئەوە ئەزانی کە لە زۆر شوێنی دنیا ئەمە هەبووە، ینی مەسەنجاری وە بۆ ساڵێکی خایەنەوە هێشتا حکومەت بڵێن تەشکیل نەبوو لە وڵاتی زۆر پێشکەوتوو دیموکراسی ئەوروپی، جای میلەتێکی بێ دەوڵەتی وەکو ئێمە. چکە من هەموو جارێ زۆر تەرکیزەکەمەوە سەرەوە جا بۆ ئێمە خۆمان مخار نەکەینەوە بۆ شتە خراپەکان. ئەوە من بۆیەوە خۆم ینی مقارنەکەی من بۆ ئەوە نییە کە خۆمان بەشی خراپکەین ینی مقارنە بکەین. من شتێکی ترە پێڵێم من ئەڵێم ئەگەر بێت و دەوڵەتێک کە 400-500 ساڵە دەوڵەتە لە جەرگەی ئەوروپایە نظامێکی دیموکراسی پێڕەوەکە، ئەگەر ئەو مشکلی ئەوەی هەبێت جار بەجار ساڵێک بخایانێ بۆی حکوومەت تەشکیل بێ، چه جای میلەتێک لە ناوەڕاستی خۆرهەڵاتی ناوەڕاستە بەم هەموو جەرم و کێشەیە کە لە خۆرهەڵاتی ناوەڕاست هەیە میلەتێکی پێدەوڵەت بۆ کێشانەی کە ئێمە هەمانە لەگە بەغایە شتێکی غەریب من ناڵێم باشە بەڵام بەڵام شتێکی غەریب نییە ئەگەر ئەم پرۆسی بڵین تەشکیلی حکوومەت
ئەوەی خایان بێ شەژمان ئەوەی کە بۆ نمونە چی وڵاتێکە بۆ حکوومەتی هۆڵەندا یەکێکە لەوانە بۆ نمونە ئەی بۆ ئێمە خۆمان مقارنەکەین بە ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا ئەزانی ئێمە جەچێ وێرە خۆی مقارنە بکە بە ئەمریکا لەم کۆمەڵگەی ئێمەیە هەندێک بۆ چوون هەیە زۆر سەیرە بەڵێ تۆ خۆ دەزانی دیموکراسی یەکێک لە پایەکانی دیموکراسیت بریتیە لە تعددی ئەحزاب وایە ئەو ئەمریکایی کە دیموکراسیە و زۆر کەس پێی معجیبە لە دۆ حیزب زیاتر نییە یعنی تۆ خۆشی و تاڵی و بێ وەکو مواطنێکی ئەمریکی یا بێ دەنگ بی بە دیموکرات یا بە کۆماریەکان باشە خەڵکەی ملاحەزەی هەیە لەسەرەوە هیناڵی بۆستە چۆنە بێ لە وڵاتێکا بەس دوو حیزب شانسیەوەی هەبێ ینی خەڵکی تر بۆی نییە حیزب دروستکە و بەشدار بێت ئەمانە بۆیە ئەم مقارنانە کە هینەکەین ئێمە من باسی دیاردەکە ئەەکەم بەڵێ وەبزەم تۆ شەر باسیەوە دیاردەی دواکەوتنی بڵێن پێکەنانی حکوومەت من ئاڵێم ئەمە خۆزگەوانە بووە بەڵام ئەمە دیاردێکی غەریب نییە تایبەت بێ بەس بە میلەتی کورد لە زۆر وڵاتی تریش لە دنیا ئەمڕۆیاوە لە وڵاتەکانی ئەفریقا لاتین ئەمریکا مەسەلا خۆی هەل لە هەموو وڵاتێک کە ئەم دواکەوتنە ڕوویە ینی هۆکارەکەی لەسەر دابشکردنی پشکە لەنا حکوومەتە نا ئەخ خۆ تۆ ئێستا لای ئێمە ئەمەیە کێش نا لای ئێمە ئەوە نیە یەکێک لەو شتانی کە تا ئێستا یعنی مشکیلە نەبووە بەڵێ ئەوەیە کە بڵێن مەسلەی پۆستەکانە لەو مهمتر لە مەسلەی پۆستەکان مهمتر کارنامەی حکوومەتە ئایا من و تۆ کە لە داهاتوە نیازمان هەیە ئەم وڵاتە بەرین بەڕێوە باش لەسەر نیازمانێت چی بکەین ئەم 4 ساڵە باش ئەم خاڵانن کە جەوهرین بۆ پێکەنانی حکوومەت ئەوەی تر زۆر مشکلە نییە ئەوی پۆستەکان باشە باسی کارنامەت کرد ینی پارتی دیموکراتی کوردستان باس لەوە کاڵێ منم جارە گەر حکومڕانی بکەم دەبێت لە زاخۆ تا خانەقین دەسەڵاتم هەبێت نەک پارتی ئەڵێ حکوومەتی حکوومەت ینی کە من بۆیە وتم بەڕێز مەسوود بەرزانی ئەمەی وت کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی شەڵێ من ئەبێت بەشداربوویەکی ڕاستەقینەی ناوحکوومەت بم ئێکەواتێ بۆ ئەمانە نەکرا خۆ لە ناو ئەم دوو حیزبە هەرم دوو حیزبە دەسەڵاتدار بوون ینی کێ ڕێگر بووە لە جێبەجێ نەکردنی ئەمەیە ینی بەسی ڕابردوویەکە جەناب بڵێ وڵی ئەوەی ڕابردوو سەریکە ئینسان شتێک هەیە مەشهورە ینی وتەیشی مەشهورە نازانمی کێ بەس ئەڵێت بای ئەوەنە باسی ڕابردوو بکە کە خزمەت بە داهاتوو بکە ئێمە لە داهاتووە خۆ هەرە ئەو کەم و کوڕێمان نەبووە هیتریشمان هەبووە زۆریش بوون کەم و کوڕەکان بەڵام ئەوەی کە ئێمە جەنابی سەرۆک بڵێن فەرموویەتی ئەبێ یەک حکوومەت بێ یەک هێزی پێشمەرگە بێ یەک پەرلەمان ئەمانە ئەوە داخوازی هەموو خەڵکی کوردستانە خۆ بەسی مەسعود بەرزانی نییە ئەوەشی کە یشێتی هەڵێ منە بێ هەست بۆ بکەم کە بەشدارێکی ڕاستەقی نەماخی خۆیەتی ئێمە هەتا ئێستا وەکو وتم لەم ڕێچکەیە بەشێکی زۆری ڕێگەکەمان بڕیوە مەسەلا هەر بە نمونەی هێنمەوە ئیشکراوە لەسەر ئەم نزیک بوونەوەی یا بەتەواوی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کورد ئیشی زۆر باش کراوە لەوانەیە 100% هەمووی ئازادی خۆمان نەبێت ئێمە پشتیوانی دەرەکیشمان هەبووە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئەمانە جا بۆیە ینی ڕێگەیشی باش بڕاوە و شەڕ نییە لەسەر ئەم پۆستەکە و ئەو پۆست ئێستا نیشتمانی کوردستان دەڵێ من یەکێک لە سەرۆکاتیەکان مەوێ یا حکوومەت یا سەرۆکاتی هەرێم پارتی نایە چۆن شەڕنی ئەزانی کاک سامان ئینسان ئەبێ وابزانم متفقی لەگەڵمانە ئینسان ئەبێ بەپێ ئەو زانیاریانی کە پێێتی قسە بکە نابێت لە خۆیەوە خەیاڵات بکە من بەسم تۆنێ بەسم خۆمە من لە کۆبوونەکان نەبووم ئەزای کاگاری دایم خۆت پیاوێکی ینی ئاگات لە دنیاە هەروەکو ئێمە ئەزمموی کاری ڕۆژنامە نووسیت هەیە زۆر جار ئەوەی کە ئەخرێتە ناو ئیعلامەوە ناو ڕاگەاندنەکانەوە بەشێکی حەقیقەتە هەندێک جار وایە ڕاست وایە جاری وایش هەیە بەرپرسەکان ینی لە زاری خۆیانەوە ئەم ڕاستیە درکێنن کاڵێ ئێمە حەقی خۆمانە یا جاری وا بوو سینناریۆکە بوو بۆ 2 ساڵ بە 2 ساڵ سەرۆکایەتی حکوومەت بۆ نمونە لە نێوانی چێتی و پارتیا ببرێ بەڕێوە یعنی ئەمە نەشارراوەتەوە ئیتر بەڵام لە ناو دانوستانەکانەکو جەنابتەڵی چۆن ڕێکەوتون ئەمە قسێکی دیکە بزەبت بەڵام
تۆ بۆ جاریوا هەیە حەق نایەی بۆ نمونە بەیەکێتیش قەچێکە بە سەرۆکایەتی حکومت لای بێ سەرۆکایەتی هەرێم لای پارتی بێ یا پێچەوانەکەی بۆ نمونە ئەزای من حەزەکەم دووشت بڵێ بەڵێ یەکەم ئێمە وەکو هەموو حیزبێکی تر سەرکردایەتی ئێمە کۆبوونەوەی دەوریمان هەیە بەڵێ لەوەتی ئەم مفاوزاتانە دەستی پێ کردووە ئەو کۆبوونەوە دەوریانە من بەشدار بووم تایە بەتەشت کە یانی جەنابی سەرۆک خۆی سەرپەرشتیەکە و ئەمانە مەکتەبی سیاسی لەوێن و هەموو لەوێن بۆ یەک جاری جۆم لێ نەبووە باسی ئەوە بکرێ بڵێ نێشێتی و توێتی من ئەگەر فلانشتم نێنە نایم مەسەلا یعنی جۆم لێ نەبوو خۆ بە زۆر نییە ئەمە یەک دەخۆمە شتێکی گرنگە ئەمە زانیارێکی نوێیە من جۆم لێ نەبووە باش چونکە هەموو جارێک خۆ ئەگەر تخوا ببوورە لە یاقسەکە بیر نەچیانی ئەگەر بۆ نمونە یەکێتی داوای کردبێ فعلەن لە کۆبوونەی گشتی حیزبەکەیە باسەکرێ ڕێی ئەندامەکان وەرە گیرەوە ڕاتان چۆنە لەسەری یعنی من جۆم لەوە نەبووە باش ئەمە ڕاستی ئەمە یەک دووهەم مەسلەی ئەوەی کەوتە پێویستە پارتی حەقبیا بەیشێتی داوای چوا بکە مەسلەی مفاوزات کاکە سامان مەسەلە ئەوە نییە کە لایەنێک حەق بیا بەوەی تر مەسلەی مفاوزات ئەوەیە کە من خاڵەکانی خۆمە خەمە سەر مێزی بڵێن مێزی مزاکرە لەگەڵ تۆیان بڵێ مفاوز دەکەم تۆ ژەوانی خۆ دەخەیتە سەر مێزی قسەی لەسەرەکەین ئیترەمە جاری وایە بە دوو کۆبوونەوە هەردووکمانەگەی نەتیجە جاری وایە بە دەکەوە ڕژ ناگەی بە سەتیش ناگەی ئەمە شتێکی ئاساییە لە پرۆسێسی مفاوزاتە لە سیاسەتە بۆیە مەسەلە ئەوە نییە کە ئێمە بە چ حەقی ئەومان هەیە بڵێن ڕاب یەشێتی حەقی ئەوەیە هەیە و حەقی ئەوەی نیە خۆی مە براگەوری یەشێتی نین ئێمە هاوبەشی یەشێتین لە حکومە لە وڵاتە هاوبەشن وەکوەوەی کە دوو حیزبی سیاسین پارە و هێستان لایە یا هاوبەشن بەقەیەوەی کە بۆ نمونە بەرامبەر یەک دەنگدەر و کورسیتان هەیە خۆی ئەگە بیهێنیتەوە ئاستە ینی پارتی ئەڵێ من براوی یەکەمم بەڵێ ئێمە نا من مەبەستم هۆ نەبوو من مەبەستم ئەوە بوو کە تۆ بەیەکەوە چوویتە ناو ئەنجومەنی وەزیران بەڵێ ئیتر ئەو مەسلەی ئەمەی کە من چەند حەقم هەیە و تۆ چەند حەقە هەیە کۆتایی پێت لەبەروی تۆ ئەم ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی وەزیرانی هەموو هەرێمی کوردستانە بەبێ جیاوازی چێشێتی و چێ گرتووە و چێ کۆمەڵە و چێ نازانم چێ و چێ بەرەی گەلە و یعنی مەبەستم ئیتر تۆ ئەبی بە تۆ بەرپرسیارەتی لەسەر شانە بەرامبەر خەڵکی کوردستان لەم هەرێمە ئێمە ئێستا لەو مفاوزاتیاین کە بچینە ئەوێ هێشتا نەچوین باشە لە ڕابردوودا ئەوە هەبووە ئەو بەرپرسیارەتیە یعنی بۆ نمونە ئەم جارە و ئەزمونە دووبارە ئەبێتەوە کە بۆ نمونەیەکێتی وەکو خۆتان باسانە کرد بەشەوا بێتەوە پۆسیۆن و بە ڕۆژش لە ناو حکومەتایە یان نیگەرانە بوو بۆ نمونە جێگری سەرۆک وەزیران چەند مانگێک ینی بەشداری کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیرانی بڵێ لە جوابی ئەو پرسیاری کەوتە لە ڕابردوو شاوانە بڵێ لە ڕابردووە ئێمە ویشەتی بەیەکەوە ئیشمان کردووە بەڵام کرد و کاڵیشی تیا بووە ئەو ڕاستیەکە هەموو کەسی زانی خۆشمانی زانی بەڵام خۆی یەکێک لەو بنەمای مفاوزات ئەوەیە ئەوەی کە ئێمەیکەین لەگەڵ شێتی نیشتیمانی کوردستان کە هەردوو لامان بە بەرپرسیارەتیەوە ئەم کابینی دێ بەڕێکەین بەرپرسیارەتی یعنی چی یعنی ئەوەی من وەکو پارتی باسی پارتیەکەی من وەکو پارتی لە بەیانیەوە تا سەعات 6 ئێوارە لە حکومەتان نەبووم و لە دوای سەعات 6 لە فەیسبوک معارەزە بم چکۆ ناکرێ بەڕاستی باشە ئێوە ینی گۆڕانکاری ناوچەکە و بۆ نمونە ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوئەیە ئێوە ڕناچڵکێنێ بۆ ئەوە یا کاریگەری هەبۆ زووتر حکومت پێ بێنرێت و پەرلەمانت هەبێ ینی کە ئێمەیسا لانی تەشریعیە نیمانە حکومەتە کاربەڕێکەرە هێشتا کاریگەری هەبووە یان نا حتمما با من عرض بکەم ئەگەر ئەو گۆڕانکاریانە نەبوونایە ئەو پێشکەوت بڵێن ئەو بەرەو پێشچوونی کە ئێستا لە ڕێچکەی مفاوزاتە لە نێوان ئێمە ویشەتی نیشتیمانی کوردستان هەیە بڵێن ئەو پێشکەوتنی بەخۆیەوە نابینی حتمما تەسیری هەبوو تەسیری بەڵێ چۆن زۆر باشە ئەگەر من ینی بتێنمە ناو ئەو پرسیارەی کە ئێستا بۆ نمونە بۆ چی دۆخی نێوان هەولێر و بەغدا بەم شێوەیە یعنی ئەگەر هەر نزیکت کەمۆ لە چەند ڕۆژی ڕابردوو لە مەوزوعی موچەیە بەڕاستی
یعنی ئەمە ئەکرێ هەموو مانجێک شان دێ بڕوە و بێتەوە ئەمە کێشەی تەکنیکی ئەمە کێشەی داهاتی ناوخۆ هەیە و یعنی موچە خۆر بە دوو مانگ موچەکەی وەرنەگرێ ڕاست ئەو ڕاستە کاک سامان بەڵام یعنی لێرەیە من نەزانم یعنی ئەم پرسیاری ئەمەی جەناب زۆر پرسیارێکی منطقیە و حتمما پرسیاری خەڵکیش بەڵام مشکلەکە ئەوەیە خەڵک ئەم ڕسمانەی لە زۆر کەناڵەوە بۆچێ چۆن یعنی ئەم کەناڵی تەلەڤیزۆن بەناوێک بڵین تەفسیری ئەم عیلاقە خراپەی بینی بغا و هی هەولێرەکە ئەمەی تریان بەناو عیشترێکە ئەمەیان بەناو عیشترێکە بەڵام خراپ نییە لە ئەساسا با من عەرزەکەم بەڵێ زۆری اعتیادیە ئەمە لە ئەوروپاشێ کە کەناڵە بڵین کەناڵەکانی ڕاگەیاندن بە شێوازی جیاواز هەواڵێ بجۆزنەوە بەڵام ناوڕۆکی هەواڵەکە هەمان شتە ناوڕۆکە چییە؟ بینی هەولێر و بەغا خراپە ئەمە ناوڕۆکەکەیە بەڵام ئیتر چۆن ڕەنجی ئەەکەن و چۆن بۆ یاخیەکەن و میچازیەکەن ئەو مۆزۆعیشترە مشکلەی ئێمە لەگەڵ بەغا ئەگەر ئینسان بە عەقڵێکی زۆر ئۆبجەکتیف تەحلیلی بۆ بکە یا سەیری بکە ڕوونە هەتا ئەو کاتەی کە خەڵکانێک هەبوون هەر لەم شاری سلێمانی من و تۆ باش یعنی ئەیانوت هەر ئەمەگەی مەلەفەکان بە دوو دەستەقدیمی بەخا بکرێ ئیتر هەموو مانگای لە 26 مانگا موچێت ئەوە کرا یعنی موچە نەهات کێشەکەی ئێمە کێشەی هەولێر و بەغا کێشەی خەڵکی یا بڵێن مافەکانی هەرێمی کوردستانە باش کە تێک هەڵقژاوە لەگەڵ چێ لەگەڵ کۆمەڵی شۆڤێنیستی عەرەب کۆمەڵێک نەک هەمووی هەندێک لەوانەی کە بڵین دەسەڵاتیان هەیە لەوێ لە بەغا خەڵکی شۆڤێنیستن لە ڕێی برسیکردنی خەڵکی کوردستانەوە ئەیانەوێ ئەم قەوارێز لاواز و لاوازتر بێ هەتا وای لێبێت کە معاملەی محافظاتی لەگەڵا بکەن و ئیتر ئەو خەونەی کورد کە بڵێ من فەرقم هەیە لەگەڵ عەرەب و من میلەتێکی جیاوازم لە گۆڕ بردێ سەرۆک وەزیرانی عێراقیش یعنی ئینسان کە سەیریەکە لە هەنێ شتی یا بڵێن بڕیار و کردداری ئەم سەرۆک وەزیرانە تێناگا لە سەرێکەوە حەزی لە عێراقێکی بە قووەت و یەکگرتووە کە بە ئاڕاستەی چاکسازی و دیموکراسی هەنگاو بنێ لە سەرێکی ترەوە تۆ سەرۆک وەزیران بی چۆن دەسەڵاتت نییە بەسەر وەزیری دارایە پێی بڵێ 26 مانگ و پێویستە موچەی خەڵکی کوردستان بنێرن ئێمە لە سەرێکەوە کاکە سامان پێمانڵێن موڵاتنی عێراقین لە سەرێکی ترەوە بانێکە و دووهەوە یعنی حسابی موڵاتنێکی عێراقیمان بۆ ناکەن ئەوە گریمان هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان هەمویان خراپە بە پارتی وشتی لە پێشە پارتی حکوومەتی هەرێم حکوومەتێکی خراپە بەس ئەم هاوڵاتی تۆ نییە ئەم هاوڵاتی پێویستی بۆ نییە کە کرێخان و بە ئەی پێویستی بۆ نییە نان بخوا ئەی پێویستی بۆ نییە کە پاری مۆل دەکەی بە هاتوو چۆ بکە شت بۆ مناڵەکانی بکڕێ ئەو مەسئولەتی شەیە ئەی خۆیان ناڵێن مەسئولەتی ئێمەیە لە پێشەوانە خۆ مەسئولەتی حکوومەتی هەرێمی کوردستانە لە پێشەوە ئەوەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بووە ئەوە کردوێتی جارێ با لە قەوسێکە من قسێ بکەم من نەوتێ پێشی حکوومەتم نا لە هیچێک لەو مؤسساتەی حکوومەتە وەزیرم یا بریکاری وەزیر یا مدیران هیچ کام لەوانم نییە وردەکارێکان ئەوانەی زانن بەڵام من وەکو لە پێش پارتی بوونمەوە من کوردم وەکو کوردێک سەیریەکەم سیر ئەەکەم دیسکریمنیشن هەیە یعنی جیاخوازی هەیە لە بینی کوردێک و لە بینی عەرەبێکە لەم عێراقا لەوەتەی دەوڵەتی عێراق دروست بوو ئەمە هەیە و ئێستاش هەیە ئەوە جیاکاری نییە چییە؟ باشە من ینی هەر من لە زۆربەی ینی لە بەرنمەکەم ینی کۆمەڵێ چاپێکوتنم لەگەڵ کۆمەڵێ پەرلەمانتاری جیاواز کردو بە وی پارتیشەوە ینی قسێ لەسەرەوە کەناڵێک کاکە ئێمە لە بەغداش گیرمان خواردووە بەدەست ناکۆچەکانی نێوانمانە ینی تۆ هەست ناکەی جۆرێک لە جۆرەکان ئەگەر پارتی بیەوێ ینی ئەم شتە ئاسایی بکاتەوە و ڕێکەوتنیکی باشکات لە لایەکیکەوە بۆ نمونەیەکێتی بێوێ خراپیکە ینی هەر بەم نەسە ئێوە لەوێش ینی یەکدەن نین قسەکە لەسەرەمەیە یەک هەڵوێست نین جا لەمایانە بەس ئێمەوەی شێتی ناگرێتەوە لە بەغا ئەوەی پێویستە هەموو لایەنە سیاسەکانە بە یەکدەنگ بن
هەمووی بۆشەوە کە خۆی بە ئۆپۆزیسیۆن نەزانێ چونکە تۆ واز لەوە بێنە حەز لە ئەفکاری من ناکەی بەس خۆ میلەتی خۆتە خۆشەوێ حەز لە ئەفکاری من ناکەی بەس خۆ ئەو ئاڵایەت لا پیرۆزە ئەوەی کوردستان ئەڵێ حەز لە ئەفکاری من ناکەی بەس سەروەری خاشی پیرۆزی کوردستان لا پیرۆزە تۆ واز لەوانە بێنە کە حەز لە من ناکەی ئەوە مۆزوعیشترە کێشەکە ئەوەیە هەندێک لایەنی سیاسی توانای خۆڕزگارکردنیان نییە لەو چوارچێوە بەرتەسکەی حیزب لەوێ ئاژین لەوێ خەیاڵا دەکەن بۆ ئیژەکەن لە جیاتی ئەوەی کە ئەو دیوارانە بشکێنن و گەورەتری کەن تۆ لەسەر مۆزوعی قەومی و نیشتیمانی ئیژەکەی کە زۆر مهمترە لە حیزبەکەی خۆ جاوە هەندێک لایەنی سیاسی شتیوا بکە شتێکی خراپەکە تاوان بۆ لەبەری لە لایەنەکانی تریش و لە خەڵکی کوردستانیشی تێگەیە ئەگەر هەر کەسێ بێ تۆ لەگەڵ ئەوە بووی کە بۆ نمونە نەوتی هەرێمی کوردستان ڕادستی بەغدا بکرێتەوە وەکو شەخص سەڵێم وەکو شەخص ئەو پرسیارە قورسانە لە من مەکە لەبەری من کابرایکی نەتەوەیم ئەخمش بۆیە ینی لە ڕووی نەتەوەی من وەکو ئاری شێخ محەممەد هەرسین پێم وایە حەمرێن سنوورە پێم وایە هەر عەرەبێک بەجلی عەسکەریەوە لەسەر خاچی کوردستان پۆستاڵەکەی دابنێ داگیرکەرە ئەو ڕێی منە نەگرن مەسەلەی نەوت من پێم وایە دەنکەبەرد و داربەڕوو ئێمە ساحێبین ئەو شاخانە ئێمە ساحێبین ئەو ڕووبارانە ئێمە ساحێبین گەرما و سەرماکەی کوردستان ئێمە ساحێبین ئینسانی عەرەب حەقی خۆیەتی لە منتیقی خۆی چی ئەکا چۆنە ژی ئەکا بەڵام حەقی ئەوەی نییە چاوی چنوۆشی ببرێتە خاچی پیرۆزی کوردستان ئەوە ڕێی منە باشە بۆ ئاری باڵێ تێگەشتم ئەی بۆچی ینی حکومەتەکەی خۆمان ئێمە ڕادستی بەغداکە ینی جەنابشت لە ڕابردووا قسەی کردڵێ و خەڵکە موچەی لای بەغدا با داوا لە بەغدا بکەن بەڵێ وایە ئەی بۆ وا لەم میلەتەکرێت ینی ئێمە حکومەتێکی خۆماڵیمانەیە خەڵکیش ینی ئەوێ حکومەتەکەی خۆی موچەی پێ بدا بیژێنێ ینی بۆ ڕووکەینە بەغدا بپارڕێنەوە تاوەکو تەیفسامی موچەیەکمان بۆ نێرێ زانی کاکە سامان خەڵک هەبوو شاباشیان بۆ بوو سەرچۆپیان ئەگەر لێرە ئەنوو خەتای پارتیە چکە گەر پارتی ڕێگەبات ئەم مەلەفانە بچنە بەغا ئیتر کوردستانە بێ بە شامی بۆغاتوا لێرەیەک نوکتە بژێرمەوە کەگاریاوەکو نوکتە خەڵێگە خەڵکەڵێ ئەم دۆخە بە تەواوەتی لە قازازی پارتیایە چۆن بۆ ئەڵێ ئەگە بەغدا نەی نێرێ پارتیاڵێ هەم من نەمود ئەوە تا بەغدا ئاوەتە ئەوە حاڵی بەغدا بۆ نمونە دۆخی هەرێمی کوردستان تێک بچێ بەغداڵێ کاکە خۆ هین پارتیاڵێ ئەدە من وتم تێکە چێ ئێمە مامەڵەکانانی هەر چۆنێ ئەم سەر و سەریگری قسەکە وایە لە قازانجی پارتیە بۆ ینی وای لێ بزەبت بۆ ینی ئێوە تاوانەکە خەنە سەر ئەستۆی بۆنمە چەند پەرلەمانتار یا چەند مامۆسا کە هەوڵی ئێوە یاوە موچەکەی بچێتە سەر بەغا دواتمیش ێ مەسەرە تەڵتین و هەژماری منەکە بەڵام خەڵک ئەمەی ئەکرد لە تاو ئەوەی کە لە هەرێمی کوردستانش حکوومەت هەرێمی کوردستانی موچەکەی دواخست موچەی ئەخوارد ینی لە 2023 سێ موچە نەدرا بەڕاستی آخر سەیری کە ئێستا دوو سێ شتێک باس کرد بەڵێ یەکێک لەوانەی کە ئەوەی کە بە نوکتە جێڕاوەتەوە بەڵێ ئەڵێن ئێوەی سوعبەت ڕاستیە بەڵێ ڕاست یعنی پارتی حیزبێکە دوورە بینێ فەرمووی ئێمە وەکووتم ئێمە مەلەفەکانمانی کاڵم ئێمە بەسم حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان مەلەفەکانی ئەو پێشکەش بە بەغا کردو کووا کەواتە قسەکە ئێمە ڕاستە ئەگەر سبەینی وەزعەکە لە بەغاتێک بچێت دیسانەوە قسەکەی ئێمە ڕاستە ئەوەی کە لە قۆناغێکا وت بێتمان کاکە ئەمە جێی متمانە نینەمانە یعنی ئیتر تۆ لە هەردوو حاڵەتەکە پارتی ڕاستی وتووە لەوەی یەکەمیش و لەوەی دووهەمیشە ئەمە یەک دووهەم ئەوەی من پرسیارەکەی دووهەمتم بیر چوو باسی شتێکی کرد مەوزوعی نەناردنی موچەکە و هەروە ئەو کێشەی 2023 بەڵێ بەڵێ سەیری کاکە سامان ینی ئەها لێ خراپ و خراپتر هەیە جاری وایە خەڵکانای بووە بە لە 2014ەوە خۆ دەزانی ئێمە یەک حسارمان لەسرە لەلایەن بەغاوە ئەگە بیرم مابێ بەڵێ بەڵێ هەندێک کەس ینی یا ئەیزانن و خەڵک هەڵە خەڵەتێنن یا بەڕاستی نایزان ئەگەر نەزان عیبە
یعنی تۆ لە پلەیەکی سیاسی لە پۆستێکی سیاسی وا بەرزای بیت و ئەم ئەلفوبێی سیاست نەزانی زۆر عیبە. حکوومەتێکت هەیە دەوڵەت نییە لە 2014ەوە حەساری لەسرە بە هەزار شەڕەشەق نیو موچەی هی فەرمانبەرەکانی یا موچە خۆرەکانی خۆی پێدرێ. یعنی تۆ معقولە مقارنەی ئەم حکوومەتە بکەیت بەم وەزعەیەوە کە فشاری ئیقلیمیشی لەسەر بووە، مقارنەی بکەی لەگەڵ دەوڵەتێکی سربەخۆیە کە بە مرتب مانگانە داهاتەکە یەتە ناوە لە 26 مانگە موچە تەوزیع ئەکرێ و ئەو کەم و کوڕیانی لە دوای 2014 کە ڕوویاوە ئەو بێموچەیە ئەم قوودبڕینەی ئێمە لەلایەن بەغاوە هەر حکوومەتیش تر بخەرە شوێنی حکوومەتی هەرێمی کوردستان هەرەوەی پێکرێکە کردوێتی. بەڵام کاگاری خەڵکی شەوی لە بەرچاوە کە نەوت بە قاچاق خەبرێ فرۆشێت داهاتێکی زۆریە داهاتی خاڵە سنووریەکان هەیە کە ناگەڕێتەوە بۆ بەغدا ینی هەر بۆ ئێستا خەڵک بۆ بە مەحامی بەغا نا ئەزای قسەکە لەسەر ئەوەی ئەمە جۆرێک بۆ لە ڕێکەوتن ینی تازەترین قسەی وەزیری دارایی ئەوەیە ئەڵێ بۆ نمونە من لەبەرەوەی کە خۆتان و تووتانە داهاتی ناو خۆمان 350 ملیارد دینارە کاکە 50 ملیارەکەی لابن 300 ملیارە ئێوە ئەبێ 150 ملیارم بۆ بگەڕێنەوە ئەمە لە ناو چوارچێوە ڕێکەوتنەکەی خۆیانە کە کراوە بۆی من موچە بنێرم. بەڵام کاتێ تۆ لە مانگی یەکە حکوومەت هەرێمی کوردستان 51 ملیارە نێرێ ینی ئەمە هۆکارێکە بۆ کێشە دروست بێت. ئەمە بیان و گرتنە لەبەرەوەی ئەگەر وا بواە من ئەمڕۆ هینێشان هەواڵێکیان پیشانم کە بەینی موچە تەوزیع بەڵێ باش ئەلە لەسەر داوای سوودانی باش ئەی ئەو نەیوت و هەتا 150 ملیۆنەکە هەتا 150 ملیارەکە نەنێری من موچە نانێرم ئەی بۆ نردی کاکی من یەک شت هەیە من جارێکی تریش دووبارەیەکەمەوە گرنگە یعنی بەڕاستی میدیای کوردستان ڕاستە من لەوە تێگەم کاک سامان کابێ میدیا ئەبێ بێلایانی خۆی بپارێزێ بەڵام ئەگەر سەحوفیەشی بەڕێزی وەکو جەنابەت یا ئەم کەناڵە بەڕێزە ئەگەر کەوتە دووڕیانێکەوە لە مەسلحەتی میلەت و نیشتیمانی خۆی قسە بکە یا وەزیری داراییەکی فاشیل کە قوتی ئەم میلەتە ئەبرێت ئەو پێویست بە بیرکردنەوە ناکە. یعنی بەداخەوە ئینسان هەنە جار هەست ئەکات کە هەندێک لە کەناڵەکانی ڕاگەاندن خۆیانەکەن بە محامی بەغا یعنی لەسەرەوانەکەنەوە وەکەوەی یعنی پیا وای بووە وای لێت دەستگا بە گریان بۆ بەغا بڵێ کەساسن گیریان خواردەوە دەست ئێمەوە کاگاری خۆ تۆ ئەمە شتەکە وازحە یان ڕوونە بۆ خەڵک تۆ داواکاری تێوش داواکاری هەیە کاتێ لایەنێک ینی کە ئەم داواکارێت جێبەجێ ناکە ئەخۆ دیارە ینی ڕوونە من شتێکی کەت پێڵێم ڕاز ناکە باشە لە لیستەکەیە ئەخۆ ئەمانە خەتای کە ئێمە ڕوبەڕووی پارتیەکەینەوە پارتیۆک و دەسەڵاتی یەکەماڵ وەکۆی کە باڵادەستە لە ناو حکوومەتە و سەرۆکی حکوومەت و یعنی کۆمەڵێک جونگەی گرنگی حکوومەتی بەدەسە بۆ نمونە ئەکرێ 29,000 کەس لە ناو لیستێکا بنێرێ ناوی دایکی نەبێ 30,000 بۆ نمونە ناوی چواری نەبێ بۆ نمونە 20,000 تاریخی دامەزاندی نەبێ ئەخۆ ئەمانشتی تەکنیکین کاگاری ینی قسەکە لەسەر من قسەکە لەسەر چییە هیچ کەسێ خۆی ناکا بەڕاستی مەحامی بەغدا ینی خەڵک حەزەکە ئێستا وای لێ هاتووە بەڕاستی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە ینی گریمان ئەمە منە بمە ینی محامی بەشێک لە خەڵک تەسەور کە هەر کەسێ سەرۆک وەزیران بێ موچەکەی لە کاتی خۆی داباتی کێشەی نییە ئەگەر جەنابەت بیرێ بێ حەفەی شوبات خەڵک هیچ گرفتێکی نەبوو لەو بەردەگی سەرا حکوومەتیان تەشکیلەکە خەڵک کێشەی سیاسی هەبوو کێشەی شەخصەکانی هەبوو بەڵام سەر ڕێک پێچوانە بووەتەوە خەڵک لە بەرەوەی برسیە یعنی کەواتە ئێستا بڵێم پرۆسێسی سیاسی ئەگەر من نەتیجە گیری بکەم لە قسەکانی تۆ کەواتە لە هەڤەی شوباتەوە بۆ ئێستا بڵێم پرۆسێسی سیاسی لە هەرێمی کوردستان بەرەو پێشوونی بەخۆی بینیوە لە بەروی خەڵک لە سیاست ڕازیە بەس موچەکەیەوێت وای لاتووە ناخۆ ئەمە ڕەنگە بەشێک بێت لە سیاسەتی پارتی وێکێتیش من محامێشێتی نیم بەڵام وەکو پارتی قساکەم بە هیچ جۆرێ و سیاسەتی پارتی نییە بەڵام من حەزەکەم یعنی من شتێکی پێ بڵێم بەڵێ جاڵێن ئەوانەی ئەکتەرن و ئەوانەی سەحوفین بیرۆریان باشە بۆیە من دڵنیام تۆ بیرە ماوە
ئەو کاتەی کە لە سەروبەندی ئەوەی کە باسی ئەویانە کرد قانونی سەرۆکایەتی هەرێم بگۆڕن و کاک مەسعود بڵێن لا بچێت لە پۆستەکەی ئەمانە. مەجموعەیەک هەبوون لەم سلێمانیە مزاهرەیانە کرد ئەیانوو ئەگەر تۆ لاچی لەسەر کورسیەکە من دەرز ئەڵێمەوە بەسچی برسی ئێوە کاکە مەسعود لەسەر کورسەکە لاچوو موچەژ نییە ئەی بۆ ناچێت دەرز مشکلەکەی ئەو مەسعود بەرزایی نەبوو ئەو مەسعود بەرزانی سەرۆکی هەرێم نییە داواکارێکە ئەوە بوو باش ئەو بڕۆ من ئاقمش پێم وتی گوتم خەڵک بزە بدەوە بوو اینجا بۆیە یعنی من بەڕاستی شتەکە زۆر لەوە بە گەورەترە بینم کە من قەت ژمێریانی نەخوێندووە نەئیشم لەسەر کردووە ئەو جەدوەلانی کە جەناب وتم من هیچ گومانم نییە کە تۆ متابعە کردووە و لێزانیت بەڵام من لێی نازانم ئەلەو ناوی چواری و ئەمانە ئەو ئیشی وەزارەتی داراییە وەزیری دارایی سەر بە بزوتنەوەی گۆڕانە من خۆم جۆم لە چاوپێکەوتنی بووە کە یعنی خۆ نوێنەری پارتی نییە ئەو قسانی کە باسی کردووە ئەڵێ ئێمە ئەوەی کە بەغا داوامان لەکە هەموویمان تەسلیم کردووە ئەمانی کە ئیکەن هەمووی بیانوە یعنی باشە من پرسیارێکە لێکم لەم وەلو من حەق نییە پرسیار لە تۆ بکەم تۆ سەحوفیەکەی تۆ پرسیارەکەی بەڵام بەس با بچینە حاڵەتێکەوە باوا بڵێ با بچینە حاڵەتێکەوە ئەم هەموو دزی و فزیەی کە لە ناو دەوڵەتی عێراق ئاکرێ ئەم هەموو تاعیناتەی کە بە لێشاوێت و ئەسڵەن هەر لە وەکو قارچق لە بەسڕەوە هەتا ئەنبار و سەماوە و نەزام کەربەرا و هەتا گاتە بەغا و مووسڵ محافزەی دیالە ئەم هەموو تاعینات و دزی و فزیەکەن خەڵکیەکەی هەر و جوودی نییە لە ناو لیستەکانیانەیە ئێ باشە ئێمەیەشی هەرێمی کوردستان کە خۆمان یاین دەوڵەت نین خەڵک بێ بەس مقارنەیە بکە لە بینی لیستی موچەی هەرێمی کوردستان لەگەڵ لیستی موچەی بڵین ئەو دیو هەرێمی کوردستان یعنی بڵای عەرەبەکان بەغا قسەکە ڕێک دروستە بەڵام کێشەکە ئەوەیە ڕیشی ئەمە دراوتە دەستی ئەوە ڕاستە چی بکەین خۆ خەڵک ئەمە خۆناڵێ عێراق شامی شەریفە گەندەڵیتایە لیستی ڕەنگە هەر پاک نەبێەوەی کە خۆی ناوێنێ ئەمانە هەمووی هەیە کەسی یە ڕەخنەی یەک ناو بەتاچیت ئەدخۆ ئەمە گرفتەکەی دەیکی دە ئەخیرە کاگەر قسەکە لەسەرەوەی باجەکە بەس فەرمانبەر هەیە ڕاستە ینی بێموچە ڕاستە پاری پێنی ڕاستە ئێمە ناڵێن وانە بەڵام کە لێرە ئەبێ ڕۆڵی سەرکرداتی سیاسی بەڕاستی گرنگە یعنی ئەگەر بیرە بێت جەنابتان لە مانگی پێشویا دوومان پێش هێسا بوو ئەنجومەنی وەزیران کۆبیۆ لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا کە یەکێک لە خێرەکانەوە بوو کە بکشێنەوە لە بەغدا ئێ بوو ینی هەنگاوێکی وانان لە بەرژەوەندی خەڵک من یەشێکم لەوانەی من یەشێکم لەو ئەندامانەی پارتی لەو کادرانەی پارتی کە پشتیوانی ئەەکەم لەو بۆ چوونە یعنی ئەگە هەر نەبوو کاکە دەردی ئینگلیز دەڵێ there is a limit یعنی تەوقیتێک هەیە بێرێ بڵێ ستۆپ بەڵام سەیریکە بۆچی عەرەبی شۆڤێنی ئەم بەزمەی خۆی بۆچێتە سەر لەبەرەوەی باشە زانن ئێمە لە ناو خۆمانە پەرتەوازین دێ من ئەو بیدادە پرسیارم لە جەنابەت بدوایە ئەگەر ئێمە کاکە سامان یەک بین بە یەک مووقیف و یەک دەنگ ڕاست بڵین کاکە جان هەمومان چ ئەندامانی پەرلەمان چاوانی پۆستیان هەیە لە ناو حکوومەتی عێراقا هەمووی بە یەک جارە کشینەوە یعنی چیمان لێکەن بۆ بای چیماییمان پیاکەن مشکلەکە ئەوەیە تۆ لە دوو چۆی زیاترن نییە یعنی بۆ ئەو کەسانەی کە ساحیبی ڕەئین لە معریفەی سیاسی شارەزان تۆ وەکو میلەتێکی بندەست لە دوو چۆی زیاتر نییە یا بێت تەسلیم بیت و بڵێ من عێراقی موچیشم بەسەرێن دەستان خۆش بێ و خواز زاتان باتەوە یا بێ بڵێ ستۆپ من بەدیلی ترم هەیە بەڵام ئەو بەدیلە کەی ئەبێت ئەو کاتی کە تۆ یەک بی ئەگەر یەک بوویت وەرەقە بەرزەکەیتەوە ئێمە ڕێفراندۆمێکمان کرد هەندێک کەس خەری بوو بماخۆن هیچیشمان نەوت نێعلانی دەوڵەت بوو نە هیچ بوو بەس باسی ئەومان کرد وتمان کاشی برایە هاوڵاتی تۆ خۆت بە خەڵکی کوردستان نەزانی یا بە عێراق پرسیارێکی سادە چیان پێ نەکردین وتیان خیانەتیان کردووە لە چۆ لەو دەوڵەتی عێراقی کە لە بیستەکانەوە جینۆسایدی ئەم میلەتەی کردووە ئێستاش خەڵک هەیە خۆی بە سیاسەتمەداری کورد دەزانێ لە ڕۆژی شەشی یەکی هەموو ساڵەکە چەپڵە لێە بۆ ئەو جێشی عێراقی کە قەتڵ عامی میلەتەکەی خۆی کردووە
میلەت هەیە لە دنیاە هین عاشقی جەلادەکەی خۆی بێ. من نمونەیەشی لە شوێنی تر باسم کردو کاک سامان. خۆ دەزانی لە 7 ئۆکتۆبری 2023ەوە وایە یا 2024 لە 7 ئۆکتۆبری 2023ەوە شەڕەکەی غەزە دەسی پێ. خۆت ئەزانی کە جێشی ئیسرائیلی چی نەکرد بە میلەتی قوربەسەری فەڵەستینی لە غەزە. ئەو هەموو ژن و مناڵە شەهید بوون. یەک عەرەبی غەزەت بینی بێتە بەردەم کامێراکەی جزیرە بڵێ حەمەز ماڵی وێران بێ لەبەری ئەو بەسەرهێناین. یەک عەرەب یەک دانە. ئێمە ڕێفراندۆممان کرد خۆشمان بەسەر نەهادەوەی غەزە. خەڵکیان هاندا هەندێک لایەنی سیاسی وتیان ئەم مسیبەتی کە دروست بۆ خەتای مەسعود بەرزانی و ڕێفراندۆمەکەیەتی هەموو مسیبەتەکەشتی بوو مەتاری سلێمانی هەولێر داخرا بوو. جا چییە؟ تۆ بتەوێ بچیتە سەر لووتکەی پیرەمەگرون هیواکەت ئەوە بێ بەڵام سەرمان نەبێ و گەرمان نەبێ و ماندوو نەبیت و ئەڵام لە ساپەنجاوێکی خاکی هەرێمی کوردستانیش لەدەست ئەنجا ئەوە هۆکارەکەی 16 ئۆکتۆبەر بوو. یعنی قسێک لەسەرەوەی ئاڵێ ئەمۆم لێکەوتانە هۆکارەکەی ڕیفراندۆمەکە بووە. کورد ڕیفراندۆمیشی نەکردایە هەروای پێ بەسەرات ئەزانی با عەرز بکەم. من یەک پرسیاری بەسیط دەکەم زۆر جار لە زۆر کەس حتا لە برادرانی یشێتی خۆیان ئەڵێن بیهێنە بەر چاوی خۆت ئەمە ئەمە خەیاڵە بیهێنە بەر چاوی خۆت 16 ئۆکتۆبەر درز لە بینی ئێمە یشێتیان نەبووە یەک بووینایە. یعنی عەرەبێکی پێپەتی هینی حەشتی شعبی جورئەتی ئەوەیە کرد بێ کەرکووک بگرێ حەدی چی بوو؟ ئێمە پەرتەوازەی ئێمە بوو کە ئەو لە 150 گیران نەک ئازایەتی هینی حەشتی شعبی. حەشتی شعبی لە چۆ بوو؟ هین ئەو کاتی کە داعش لە ماوەی 24 ساعتە تۆ خۆت ئەو کاتە من نەزانم چەند چالاک بووی لە ڕاگەیانەکان ئەوکو پێیان نێرێ لەوێ بوویت. حەشتی شعبی و جێشی عێراقی قارەمان لە چۆ بوو کە داعش لە ماوەی کەمتر لە 24 ساعتە مووسڵی کرد 60 و قسوور هەزار چەکداری هەبوو مووسڵ کواست لەبەرەوە یعنی برای بەڕێز خۆ دوایی هەردی تۆ ئێنە سەرەوە قسەی ئێمە یەکریزنی ئاوەتە یەکگرتوونی ڕاستە. ینی گرنتی چییە کاگار ینی ئێستا ئێوە و پارتی ینی لە کابینەی دەیە ئەمە ینی وەکو ڕابردوو کاڵ نەبێتەوە نابێت درستان تێکەوێت ینی قسەکراوە بەڕاستی بەجددی لەسەرەمە ئەزانی بۆچی ئەمە ینی ئینسان خۆشببینە پاوا بڵێ تامە خۆ دەزانی لە سیاسەت تا هیچ تێ مسۆگەرنی ڕاست لە زەواجە هیچ تێ مسۆگەرنی زاوارە بۆیە تەلاقدانراوە اینجا قوربان بۆچی ئینسان خۆشببینە لەبەرەوەی ئەم وەزعی کە ئێستاتیان حاڵەتێکی زۆر زۆر تایبەتیە لە شەرقی ئەوسەتا حتا فەرقی هەیە لە زمانی کۆرۆنا فەرقی هەیە لەگەڵ زمانی داعش ئێستا ئەو بەزمەی کە لە سووریا ڕوویە ئەم پرۆسی ئاشتی کە لە تورکیا هەیە وە کۆتایی هاتنی شەڕی غەزە و بەرنامەکانی داهاتووی ئیسرائیل کە کەس نازانێت چییە ڕێکەوتنی ئێران و ئەمریکا ینی هەمووی ئەم هەموو توخمە لە مەنجەڵێکایە بە یەکەوە کوڕێت ئێمە میلەتێکی بێدەوڵەتی ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێ یەکسەر بین بە سوتەمەنی ئەبین بە قوربانی ئەو کاتە هەمومان لە ناوەچین بەوەی یەکێتیە و بەوەی پارتی و بەوەی غێری ئەوەش ئێمە کەوێنە کوایە و گۆڕانکاریەوە کاگاری ئەوە کەوتوتە سەر خۆمان یانی تا سا ڕوون نییە ئێمە لە ناو مەنجەڵەکە بینا لە دەروی مەنجەڵ ئەزانی قوربان ئەوە کاتێک پیاوەتوانێت قسە لەسەرەوە بکە ئایا ئێمە تا چەند بە یەکەوە ئامادەین بۆ ئەگەرەکان ئەو بەشێکی کەوتوتە سەر خۆمان بەشێکی ئەبێ لەگەڵ مەوجی سیاسەتی دووەلیا بڕۆین تۆ خۆشتەوازانی یان دەسەڵاتی ئێمە نیە میلەتێکی بێدەوڵەت مەسەلە چ دەسەڵاتێکی بەسەر ئەمریکا و رووسیا و ئەمانەیە هەیە وڵاتی تر هەیە دەوڵەتیشە مەجبورە لەگە مەوجەکەی ئەویانە بووە قسەیەکرد کردوتە ڕێکەوتن لە نێوان ئێران و ئەمریکا ڕێکەوتن دروستە بێت بە بۆچوونی تۆ ینی وەکو ڕێکەوتن یان نەخێرەسا ترەمپ لە هەوڵێ وایە زیاتر فشار و حسار خاتە سەر ئێران بۆی بچووکی کاتەوە وەڵڵاهی ئەزانی چۆنە ئەبێ بیرمان نەچێ شەرقی ئەوسەد خۆی کێشەی زۆرتی هەیە ئەوە ئەگەر لە سووریا بەریراوە یەمەن ئەو وەزعێتی ئەوە ئیسرائیل و جنوبی لوبنان یعنی ئەو شەڕی پەکەکە و بڵین دەوڵەتی تورکیا ئەو بینی ئێمە و عێراق کە شەڕێکی زۆر سارد و هێنا خۆی پرسیارەکە وەیە ئایا یعنی ئەمریکای هەر لایەنێکی تر جەپەیەکی تر بکاتەوە لە شەرقی ئەوسەد شتێکی عاقلانەیە ئەو پرسیارەکە
من جوابی پرسیارە نازانم. باشە قسە لەسەرەوە کرێ هەرێمی کوردستان ڕەنگە ئایندێکی ڕوونیە بێ بەو پێی بە تایبەتی ئاین پارتیەکانە ماڵێن گەورەترین قونسوڵخانەی ئەمریکا لە هەولێرە ڕەنگە لە ماوەیەکی کەمدا تەواو بێ یعنی خۆ ئەمریکا ئەگەر وڵاتێکیەوە نە لاواز و بێ دووربینە ینی دووربینە لەوەی کە ئەزانێت چی ڕۆیە نایە ئەوە لێوا بکاتەوە ئەخۆ گرنگتی ئەیە بەوەی کە ئێمە ینی پارێزراوین وەکو کورد ئەزانی چۆنە جارێ ئێمە وەکو پارتی یان بەڕاستی ئەوەنگە خۆشببین نین کە هەموو داهاتووی ڕووناچی هەرێمی کوردستان لەسەر بینای قۆسڵخانەیەک دابنین لەبەرەوە یعنی ئەگەر سەیری نمونونەکان بکەی نمونە زۆرن مەسەلا لە ڤێتنام لە سایگۆن لە ئێران لە تاران لە پاناما لە زۆر شوێنی تر خۆ قۆنسڵخانەی گەورەی ئەمریکی لێبوو ینی مەرج نییە کردنەوەی قونسوڵخانێکی گەورە و پاراستنی میلەت ئەزانی چۆنە ئێمە وەکو پارتی شت لەسەر مەسایلی منطقی واقعی هەڵەچنی لە ئێستاە عیلاقەیەکی زۆر باش لە بینی هەرێمی کوردستان و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکای هەیە لە بینی وڵاتانی فەڕەنسا و ئەڵمانیا و ئیتالیا هەمووی هەیە هەتا دراوسەکان ئێمە زۆر بینمان خۆشە لەگەڵیان ئینسان لەسەر ئەوە شت هەڵەچنێ بەڵام ئەوە بچووکردنەوەی قەزیەی کووردە یعنی کە تۆ بڵێ مادام ئەو قۆنسوڵخانەی لێوەیە ئیتر پشتێنەکەی لێ بکەرەوە نا ئەوە ئینسان ئاوا سەیری مەسایلی سیاسی ناکە ئەمە شتێکی باشە ئەمە سیگناڵێکی باشە معنای ئەوەیە یعنی ئەمریکا نیازی هەیە بۆ ماوەی دوور و درێژ سەرمایە گوزاری بکات لەم دەڤەرە بۆ ناوێنەی سەرمایەگوزاری بڵێ بۆ ناوێنەی سەرمایە گوزاری یعنی ئینڤستمنت بە ئینگلیزی یعنی بڵێن ئیستیسمار بکە ئیستیسماری سیاسی و ئیستیسماری ینی واتە پارەپایاکردن بازرگانی من مەبەستم لە ئیستیسماری سیاسیە ئیستیسماری سیاسیش بە دوو ئیستیسماری ترەوە بەستراوە یەکیان ئیستیسماری ئابووریە یەکیان ئیستیسماری عسکەری ئەم سێ کوچکەیە بەیەکە و سیاسی و عسکەری و ئابووری یەکتری تەواوەکەن ئەنجا بۆیە با قسەکانم بەناویشتر بکەم بۆی کەس تەرجمەی غەڵەتی بۆ نەکا هین ئەمریکا بەکردنەوەی ئەو قۆنسوڵخانە گەورەیە بیر لە داهاتوێشی دوور و درێژەکا بۆ خۆی لەم دەڤەرە مانەوەی دوور و درێژ بۆ ئەوەی استراتیژیەک بنیاد بنێ کە بەرژەوەندەکانی هینی ئەمریکا لە ناوچەکە بپارێزێ ئەمایان باشترە زۆر باشە ئەگەر بێمەوە سەرەوەی کە مەوزوعی تەڵتین و هەژماری من ینی لێرە بۆیە منم پرسیار لە جنابتەکەم تۆ بەرپرسی لقی چواری پارتیت لە سلێمانی ینی یەکێتی زۆر هەوڵیەیە لە بانگەشێڵ بژاردن دەیوت هەتان فۆرمێکی بڵاو کردو کە تەڵتی نەکات بۆ موچەخۆران و ژمارەی حسابیان بۆ کاتەوە بەڵام پارتیشە سوود بوو لەسەر هەژماری من بەڵام لەم دوایە ینی بۆمان دەرکەوت کامە بۆ بانگەشە بووە ئێوە پێشتە زۆر قسەتان لەسەر یەکێتەیە کردەتان و دەم قسانە و ئەم لێدوانە توندانە تەنها ینی بۆ بانگەشەی هەڵبژاردن و بەڵام وانە ئێستاش گەیشتونەتە ئەو بڕوایەی کە ئەوەی ئێوە پێداگریتان لەسەرە کرد هەر ئەمە جێبەجێ بێ ئەزانی چییە مەسلەی هەژماری من ئەمە پرۆژەی پارتی نییە هینی حکوومەت یاریمی کوردستانە بەڵام سەرۆکیەکێتی و ژماری مەسرور بارزانانی ژماری پارتی جا ئەگەر شتێک لە قازانجی میلەت بێ ئەبێ ئێمە سوپاسی کاک مەسرور بکەین کە ئەو دەست پێشخەری کردووە نا ئەزانی من بۆ خۆم وەکو هاوڵاتێکی هەرێمی کوردستان وەکو وتم ئەمە مەشروعی پارتی نییە هەتا من دابنیشم لێرە دیفاعی لێ بکەم ئەمە حکوومەتە حکوومەت خۆی دیفاعی لێکە بەڵام بۆ منێکی هاوڵاتی خەرشی سلێمانی فەرقی هەژماری من و تەوتینی پێ بڵێم یعنی وەکو ئاری خەڵکی کوردستان هەژماری من ئەمە پرۆژەیەکی نیشتیمانی و نەتەوەی هی کوردستانیە بەڵام تەوتین ئەمە پرۆژەیەکی عێراقیە The choice is yours خۆ هەڵبژێرە کامیان هەڵبژێری ئەوە تعبیر لە ئەفکاری تۆکە هەژماری من یعنی ئەوە خۆ بجفرێ ناڵم
ئەمە پرۆژێکی کوردستانە، هینی هەرێمی کوردستانە، بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان، بۆ ئاسانکاریە بۆی خەڵک لە ڕیزان نەوەستێ دەست بە دەست موچە وەرگێ، ئەچێتە سەر حسابەکەی و لە بازار بەکاری یەنە پارە ڕاکێشێت چێکاوە. ئەوەی ئەوێ ئەوە پرۆژێکی عێراقیە. اینجا من یەک عادەتم هەیە لە ژیانمە، خراپترین پرۆژەی کوردستانی ناگۆڕمەوە بە باشترین پرۆژەی عەرەب. کاگاری لەو چێ بۆ تۆ وابێ، بەڵام بۆ خەڵکێکە موچەکەی بۆ ناوێت و گیرفانی بەتاڵە بۆی گرنگە بەڕاست. یعنی کەواتە ئەگەر یعنی لەسەر ئەم ڕیتمەی جەنابە بیر بکەینەوە، من نەنا ئەوەی کە جەناب دێڵێت باڵێ بڵێن لەسەر ئەو ڕیتمە، کەواتە خەڵکی کوردستان زۆر لە احتیاجی جلی کوردی فڕێ بە ئاگا لێ بکاتە سەری جزاشە لە بەرکاو. ئەگەر پێی بڵێن تۆ 100% ئەگەر ئەوە بکەیت خەڵکی کوردستان، ئەگەر تۆ ئەگا لێ بکەیتە سەرێ جزداشە لە بەرکەیت لەگە جووتێ نەعەل هەموو مانگەی 26 مانگ موچەکە دیە. یعنی تەسەورەکەی خەڵکی کوردستان بڵێ باشە وڵا لەبەرەوەی موچەکە مێمەنی ترواز لە جلی کوردی هێنم و بۆ خۆم ئەگا لێ یەکەم بەسەر بوو، چونکە ژیان بەس بریتێ لە موچە، وایە ژیان بەس بریتێ لە موچە. ئەخرێسا هەر لەسەر ئەو قسەی جەنابەت ئەوە تا مامۆستایانی خوێندنگە کوردیەکان لە کەرکوو لە هەوڵێوان کە خۆیان ڕاژیان بگوازنەوە سەر وەزارەتی پەروەردەی عێراق بۆی موچەکە لە کاتی خۆیان وەرگرت. هەست ناکە ئێستا خەڵگەیشتووەتەوە کە ڕۆژە ڕۆژان ڕەنگە لە کەرکووکە شانەزی بۆەوە کرد کە مۆزەفی حکومەت هێرێمی کوردستانەوە بە زمانی کوردی واناڵێت. ئەوە نیشانێکی خراپە، ئەوە نیشانێکی ئەوە نابێ شانازی پێ بکەیت. وەکو چۆن تۆ یعنی بەڕاستی من نمونەیەکی پێڵم بۆ نمونە لە شەڕی ئێران و عێراقا تۆ خۆ دەزانیم نازانم بیری مابێت نەمابێت زۆربەی تۆپباران و قەسفەکان لەم منتیقەیە بوون هەتا گاتە بەسرا لەبێ حدودی بوون. بەڵێ وەکو هەیە عایلەیەکی هی خەڵکی سلێمانی یا هەولێر وەڵا هەولێر کەمتر لەبێ ئەو قوڵترە خەڵکی سلێمانی یا هەڵەبجە ماڵ و مناڵ بڵێنە وەرن با ماڵ بجۆزینەوە بچین بۆ نمونە بۆ محافظەی ئەنبار خەڵک لیان پرسیەوە بۆ جۆزنەوە ئین ئەڵێ لە بروی لەوێ ئەمینترە ئەم قەسفەی کە لێرە هەیە لەوێنێ ئێ باش ئەوە تۆ خۆت ڕزگار کرد ئەی دراوسێکەی ئەی هاوڵاتێک جا بۆیە ئەو مامۆستا بەڕێزانەی کە لە کەرکووک واکەن من پرسیاری جان لێکم باشەوە تۆ پێستی خۆتە حەزمی خۆتە ڕزگار کرد ئەی مامۆستاکانی هەرێمی کوردستان ئەوانە بۆ مهم نییە کەواتە بە قەناعەتی منەمە وەکو ئاریەڵێم وی لەسەر پارتی ماڵ نەبێ هەر کەسێک ساحبی ئەم کردارانە بێ ساحبی بیرێکی کوردستانی و نەتەوەی نییە موچە مهمە کاک سامان بەبێ موچە من و تۆ یعنی ناتوانین ئیشوکاری خۆمان و ماڵ و مناڵەمان بەڕێوە بێت بەڵام شتێک هەیە لەسەر و موچەوەیە لای من بریتیە لە کەرامەتی میلی ئەو کاتەی زمانی بەعەس موچە لە کاتی خۆیان هات ئەی خەڵک شێت بوو بۆ چۆ و شاخەیاخیە بوو ئەخ دەوەڵام من سێکە لە یادی ڕاپەڕینە ڕێک لە پێشێکەکەم ئەم قسەی جەنابتم کرد وتم ئەو خەڵک شەڕێک بۆ ئازادی و مافی بەدەسێنانی خودی خۆی یا کورد تێر بوو بەڵام ئێستا ئێمە ئازادین بەڵام برسین کاگاری یعنی قسەکە لەسەر یەک شتە کاتێک کە تۆ بەرپرسەکانە بینێ مناڵی بەرپرسەکانە بینێ چوزانم هەموو ئەمانی کە لە چواردەوری ئەوانن تێر و خۆش ئەژین خوارەوە ئەمە نییە ئێمە ڕاپەڕینمان بەڕاستی بۆ ئەمە کرد ئەمەیە بەڕاستی ئەزانی کاکە سامان جارێ من زۆرم پێخۆشە کە تۆڵی ئێمە ئێستا ئازادی چونکە زۆر برادەر هەیە هەر هاوپیشەی خۆتە ئەڵێ فەرقی ئێرە و کۆریایی باکوور ناوانی ئەجار من وەکو خۆمە یعنی ڕاستەکەم و کوڕیمان هەیە بەڵام ئازادی ڕادەربڕین شێوەیەکی نووسی باشەیە لە هەرێمی کوردستان ئەوە خەبەرێکی خۆشە بۆ نوقتەکەی تر من جاری تریش لە ڕاگەیاندنەکان باسم کردو ێساش لە حزوری جەناب تایڵێمەوە وڵای ئەمری ئەو مەسوولە نەمێنێ کە وەزعی مناڵەکانی خۆی لە تۆپا بژی بە خەیاڵیان هەیە میلەتەکەی وەزعی چۆنە لە هەر حیزبێ بێ چکەوە عیبە ئێمە شۆڕشمان کرد بۆ ئەوەی کە خەڵک خۆشبەخت بێ نەک بۆ ئەوەی ئێمە خۆمان لە قەسر و قسوورا بژین مناڵەکانمان ئێمە پرسیاری خەڵکە بەڕاستی ئێمە بۆ ئەوە کردمان ئێمە بۆ ئەوە کردمان خەڵک خۆشبەخت خەڵک ڕاست نەک خۆمان اینجا ئەگەر قەرار بێ یعنی کەواتە تۆ بۆ خۆتە کردووە بۆیە شەرمەزاریە بۆ ئەو مەسئولە سیاسیەی
وەزعی خۆی و ماڵ و مناڵی لە تۆپا بێ بە خەیاڵیانەیە خەڵک موچەی نەبێ شەرمەزاریە. زۆر باشە. من بە ئاخر پرسیارمەکەم لە جەنابەت بە بۆ چوونی جەنابەت هەرێمەوە دوای پرسیاری یەکەم و ئاخیرەکە ڕێکێ دەمجەکەینەوە بێگۆ کابینەی دەیەم کەی پێک دێ. من بۆ ئەم پرسیارەکەمەوە ئەگەر یەکەیە قسەیەکەیە لەسەرەوەی دەگوترێ ڕەنگە مۆماتەڵی پێ بکەن چاوەڕێی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکەن هەڵبژاردن لە عێراقا بۆی کە ئەمەی کە باسەکرێت لە بانگەشە هەڵبژاردنە وعد و عود بە خەڵک دراوە بۆی کابینەکە پێک نەهێنرێەوە ئەو پۆستانێکێکیتی داوایە کرد بەدەستی نێنێت لەم هەڵبژاردنە بۆ بانگەشە هەڵبژاردن شتێکی وای بەدەستەوە نابێ. پارتیش تقریبان لەگەڵ ئەمان ڕێکەوت بیانی ئێمە وەکو پارتی یا ئەوەی کە تۆ ئاگادار بیت و لە ناو کۆبوونەکانی کۆمیتەی ناوەندیا بەشداری کەی کابینە پێک دەهێنرێت ئەوەی تەوقیتەکە کە کەی هیچ کەس نایزانێ ینی نزیک بەڵێسمەوە بڵێم ئەوەی تەوقیتەکە کەیە هیچ کەس نایزانێ بۆ لە بروی ئەبێ مفاوزات بڕیارەیە لەسەر ئیتر تو بڵێ 15 شەویتر مانگیشتر مانگونیویشتر نایزانم ئەمە یەک. دووهەم ئەوەی تر کەوت مماتەلەی پێ بکەن هەتا هەڵبژاردن. ئێمە وەکو پارتی بە هیچ جۆرە حەزمان لەوە نییە مەرامی ئێمە نییە و بە شتێکی خراپ ێزانین بۆ لە بەروی هەرێمی کوردستان ئێستا بە زووترین کات پێویستی بە تشکیلی حکوومەتی تازە هەیە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆی بەرەوڕووی ئەو تەحەدایانە بێتەوە کە ئێستا بەرۆشی هی هەرێمی کوردستانی گرتووە. تەسەوڕەکەم بەدەر لە پارتیۆکێتی حیزبی کە بەشداری لە کابینەکە بکە بۆ چین جەناب وەکو معلومە نایزانم بەڵام تامە دەرگاکە کراوەتەوە بۆ هەر کەسێکە بێت ئەوە نەزانم. زۆر سپاس دەکەم هاریەسیر بەرپرسی لە قیچواری پارتی دیموکراتی کوردستان. زۆر سپاس کاک دەست خۆش زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بووم. بەخواتان ئەسپێرم خواتان.